سەرەڕایگرانی نرخی ئاژەڵ بەڵام ئەم ساڵیش ئامادەکاریەکان بۆ قوربانی بە باشی بەڕێوە دەچێت. لە سلێمانی 4 شوێن بۆ کڕین و فرۆشتنی ئاژەڵ دیاری کراوە، بەڵام جگە لە کوشتارگا لە مەیدانەکان ڕێگە بەسەر بڕینی ئاژەڵ نادرێت. ئاژەڵدارەکان باز لە نرخەکانی ئەم ساڵیان دەکەن. وڵایی بەعام قوربانی ئەکرێ ئەم ساڵەکە، بەڵام سعرەکان بەرزترێت لە چاوپار تێگەیت فەرقی هەیە، بەڵامی کابرات دەردی تۆڵی پارەکە نۆڤەنێکی کردوێ ئەم ساڵەکە کاوەڕێکەکە مەڕێکە کاتیەکەیت، بەڵام بەعامی دار خێرکەر دەردی تۆڵەی نێتی لێناوی شەڵار خێرەکات. زیاتر خواستەکان لەسەر مەڕە لە بەرەوەی لە دەردی مامۆساکان باسیەکان زیاتر مەڕ خەڵەکەی تیمامی پیاداک و بەران و کاوڕشتیوە. هۆکاری گرانبوونی نرخی ئاژەڵ بەهۆی هاوردە نەکردنی پێویستی ئاژەڵ دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. ئاژەڵی ناوخۆش ژمارەکەی ئەمساڵ کەمە، بەراورد لەگەڵ 2022 نرخی هەر کیلۆیەک ئاژەڵ نزیکەی 4000 دینار زیادی کردووە. قەت پارەکە مختانە کاور بە 7000 دینار و ئەوانە بۆ ئێستا تقریبا 2000 بۆ 2500 دار شۆتە سەری. مەڕ پارە مختە بە 6000 بوو، ئێستا بە 8000 دینارە. کیلۆیە مەڕ 2000 شۆتە سەری تقریبا لەگەڵ پار قوربانە. هۆکارەکەی چییە بۆ ئاوا ساڵ لە دوای ساڵ نرخەکان بەرزە بن؟ بەڕاستی بێپیلانی حکوومەت و خەڵکەکە لە دەرەوە ئەو ساڵانی کە نەهاتی بوو بێ لەوەڕی و بێبارانی بوو لە 180 ماڵاتەکانی دەرەوە هەمی فرۆشتا. ئەمە حیوانش گە ئێستا هەیە هاوردەی دەرەوەیە، یان لە سووریاوە بەتایبەت یان لە ئێرانوەیە. خەڵک هەر لە ئێستاوە ئاژەڵە کرێت بۆی کە بۆ سپی ئامادە بێت. بەڵێ بە سەدان کەس بە هەزاران کەس ئێستا لە دوێنێ و لە ئیمڕۆوە بنی کردووە بۆ بەهانی کە ئیشەڵا نوێژی بەهانی کرد یا کەسە حیوانەکە سەرە بڕۆت و لە قوربانەکەی خۆی خۆت. سەرڕایگرانی نرخی ئاژەڵ بەڵام هەر لە ئێستاوە زۆرێک لە هاوڵاتیان ئاژەڵیان بۆ قوربانی کڕیوە و هەر بەڕەنگ دیاریان کردووە. یەکشەممە لە دوای نوێژی جەژنەوە قوربانی دەست پێ دەکات و زۆرێک لە هاوڵاتیان خۆیان بۆ زیندووکردنەوەی ئەم سونەتە ئامادە کردووە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.